ڕۆژاوای کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەی نوێی تورکیا نهێنی پلانی یەخستنی هێزە میلیشیاکانی سووریا لەلایەن تورکیاوە دژ بە کورد. İnsansız hava aracı satışı olması bakımından da ڕۆژنامەی نیزا ڤیسیمیا گازێتای رووسیا لە نوێترین راپۆرتیدا ئاشکرای کردووە پرۆژەی یەخستنی گروپە چەکداریە سووریەکانی پاشکۆی ئەنقەرە لە ژێرناوی بەرەی ئازادکردنی سووریا مەترسیەکی نوێیە بۆ ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەگەری ئەوە هەیە بکەونە بەر مەترسی هێرشێکی نوێی سوپای تورکیا. ڕۆژنامە رووسیەکە دەڵێت بەشێک لە چاودێران پێیان وایە یەکخستنی گروپە چەکداریە سووریەکانی سەر بە تورکیا لە ژێر ناوی بەرەی ئازادکردنی سووریا سەرەتای ئامادەکاریەکانی تورکیایە بۆ ئەنجامدانی هێرشی سەربازی بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوای کوردستان کە لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دیموکراتدایە. کەریم هاس شڕۆڤەکانی سیاسی تورکیا بۆ ڕۆژنامەکە ئاشکرای کردووە تورکیا کۆنتڕۆڵی دەیان گروپی چەکداری سووریای لەبەردەستدایە بەڵام تاوەکو کوردەکان لە ژێر سایەی پاراستنی ئەمریکادا بن ئەنجامدانی ئۆپەراسیۆنی نوێی سەربازی تورکیا بۆ سەریان ئەگەرێکی دوورە بەتایبەت کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە دەرفەتێک دەگەڕێت بۆ ئەوەی دانوستاندن لەگەڵ ئیدارەی جۆ بایدندا بکات و لێ نزیک بێتەوە. پێشتریش ڕۆژنامەی شەرق ئەوسەد ئاشکرای کردبوو کە میلیشیا چەکداریە سووریەکانی پاشکۆی تورکیا کە ناسراون بە سوپای نیشتیمانی سووریا ڕایان گەیاندووە لە پێناو دروستکردنی دامەزراوەیەکی سەربازی کە بتوانێت ئامانجە سەربازی و سیاسیەکان لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کە مەبەست لێی ڕۆژاوای کوردستانە بەدی بهێنێت و ئیدارەی پرۆسەی جەنگەکان دژ بە هێزەکانی سووریای دیموکرات بکات بڕیاریان داوە گروپە چەکداریە جیاوازەکان یەک بخەنەوە. مستەفا سیجیری ئەندامی ئەنجومەنی فەرماندەیی بەرەی سووریا بۆ ئازادی ڕایگەیاندووە. سوپای نیشتیمانی سووری سەر بە تورکیا چاوەڕێی کاتێکی گونجاو دەکەن بۆ ئەوەی کردەوە جەنگیەکانیان دژ بە هێزەکانی سووریای دیموکرات دەست پێ بکەنەوە. جەختیشی کردوێتەوە لە پێناو داگیرکردنی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان هاوپەیمانیەکی بەهێزیان لەگەڵ تورکیادا هەیە. ئەو بەرەو پێشچوونە لە کاتێکدایە لە هەفتەی ڕابردوو تورکیا وەفدێکی باڵای لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە ناردە ئەمریکا بە ئامانجی لۆبیکردن بۆ ئەوەی بتوانن ستافی بایدن ڕازی بکەن بۆ ڕێخستنی دیدار لە نێوان ئەردۆغان و بایدن. یەکێک لە ئامانجی دیتنەکەشەوە بۆ ئەردۆغان قەناعەت بە بایدن بکات بۆ ڕاگررتنی هاوکاریەکان بۆ ڕۆژئاوا و هێزەکانی سووریای دیموکرات بەڵام وەک ڕۆژنامەی زەمەنی تورکیا بڵاوی کردوتەوە وەفدەکە شکستیان هێناوە لە ڕێخستنی ئەو دیدارە و بایدن ڕەتی کردوتەوە لەم کاتەدا ئەردۆغان ببینێت بە بڕوای چاودێران ستراتیژەتی ئیدارەی بایدن بۆ ئەم قۆناغە پارێزگاریکردنە لە ئەزمموی ڕۆژاوای کوردستان و پاراستنی لە بەردەم هەڕەشەکانی تورکیا و هێزە پاشکۆکانی لا سووریا لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنیش بایدن ڕخنەی زۆری لە ترامپ دەگرت کە بڕیاری کشانەوەی هێزەکانی لا سووریا دەرکردبوو.